وەرە یەکێک نارە بابە ئەو زەلامە وەسعی تەوانیان ئەو 50 دەفتەرە لۆ خۆ وەشێ ئەو عالەمی لۆ خۆ بە شتە دێدا قسەی باش ناکەی ها لۆستە پرە دەبرێت کاکە دەبێ ئینشاءڵڵا وەڵڵا بۆ گرم شتەش بدەمەوە ڕەحمەتی خوا دەیبێ. لە چاکردنی کامێرای فۆتۆگرافیەوە بۆ چاکردنەوەی ئامێری ڕیشتاشی وەستا فەیساڵ ئەو پیاوەی بە قسە خۆشەکانی ترەندی سۆشیال میدیایە و کەس نییە لێی بێزار بێت بەڵام خۆی دەڵێت دەست بۆ زێڕیش ببام دەبتە قشپل. وەستا فەیساڵ کەسایەتیەکی خۆشەویست و ناوداری شاری هەولێرە جار بەجار بە قسە خۆش و وچە پڕمانەکانی دەردەکەوێت و دەبێتە ترێندی سۆشیال میدیا. هەمیشە لە قوڵایی بیری تاریکی و بێومێدیدا تروسکاییەکی ڕووناکی هیوا بەدی دەکات بەڵام بڕێک جاریش تووشی ناومێدی دەبێت و دەڵێت دەست بۆ زێڕێژ ببام دەبتە قشپل. با قوربانی خوای بم حرام لەو ساکە گۆڕی دەڕۆ پێی لە کوپەی لیرە گیرەبی لە خەوێدا نێزەکەک دەکەوتە عەوشەی ئەڵماسەشی دەبین تۆ بە 50 ملیۆن دۆلاری دەدا ئیمەش لە هەمووی خۆشتر پیارە چایەکە دۆ دەینی بە سوفە دوو مراکەتە ناوی وەڵای وە شەستێ دوو ژنی دەینی کورە و گوریش بەیەک لای ناگاتێن نۆبەتی دوو لایە. وەستا فەیساڵ زیاتر لە 40 ساڵ لەمەوبەر وەکو وەستا دەستی برد بۆ کامێرا و دواتر وەکو وەستای چاکردنەوەی کامێرا ناسرا دواتر ئامێری ڕیشتاشین و ئەلەکترۆنیەکانی دیکەی چاک دەکردەوە بەڵام وەک خۆی دەڵێت دوای دروستبوونی مۆبایل کە کامێرەی چاکیان هەیە ئیشەکەم نەما و ڕووی لە لاوازی کرد بۆیە بۆ دابینکردنی بژێوی ژیانم دەستم کرد بە چاکردنەوەی ئامێری ڕیشتاشین بەڵام لە بەختی ڕەشم خەڵک وازی لە ڕیشتاشینی شێنا و ئێستا گەنج هەمووی ڕیشیان دەهێڵنەوە بۆیە دەست بۆ زێڕێژ ببام دەبتە قشپل. زۆر جاران وەستا فەیساڵ چیرۆکی ژیانی خۆی دەگەڕێتەوە باس لەوە دەکات لە نەوەتەکانی سەدەی ڕابردوو خەڵک توانای کڕینی کامێرای نەبوو بۆیە بۆ کاتی پێویست لای من کامێرایان بەکرێ دەبرد فیلمەکانیشان دەبردا تاقیکەکان و لەوێ دوای شوشتنەوەیان لە چاپ دەدران جگەلەوەی باس لەوە دەکات کە لە چەندین جۆری کامێرا ئیشی کردووە لەوانە یاشیکا کەیڤ کۆنیکا سینەت کانون و کۆداک.